هەنگاوێکی تر بۆ ئەوەی چ لە ژیان ببینیت تکایە گرنگی بە بەرامبەرەکەت بە. بەرامبەرەکەت هەر کەسێکە، باوکە، دایکە، خوشکە، برایە، هاوسەرە، کچە، کوڕە، دراوسەیە، ڕەفیقە، هەر کەسێکە تکایە گرنگی پێ بە. من وا نازانم هیچ پێناسەیەک هەبێ بۆ خۆشەویستی جگە یەک کەلیمە: ئەلئیهتیمام. خۆشەویستی یعنی گرنگی پێدان. تۆ حەز ناکەی خەڵک خۆشتی بیە؟ حەز ناکەی بەرامبەرەکەت گرنگیت پێ بات؟ کەواتە بۆ ئەوەی چێژێکی جوان لە ژیان ببینیت گرنگیەکی تەواو بە بەرامبەرەکەت بە، بەرامبەرەکەت خۆش بوێت. خۆی پەروەردگار هەموو ئینسانێکی وا خەڵق کردووە. ئێمە حەزەکەین بەرامبەر گرنگیمان پێ بات، حەزەکەین هەموو خەڵک خۆشمانی بوێت. تۆ حەزەکەی خەڵک ڕقی لێت بێت؟ حەزەکەی گرنگیت پێ نەدات؟ کاتێ دیتە مەجلیسێکەوە چەند ناخۆشە خەڵک فەرمووبوونت لێ نەکات، جێگەیەکت بۆ نەکاتەوە. کاتێکە چیتە ناو سیارەیەکەوە کەس ئیهتیمامت پێ نەدا، کەس سەیرت نەکات. بۆی ئێمە خۆمان وا خەڵق بووینە حەز ئەکەین بەرامبەرەکەمان هەستکا گرنگیەکمان هەیە، بوونێکمان هەیە. کاتێک جلێکی جوان و کەشخەلە بەرەکەین زۆر جار بۆ ئەوەیە سەرنجی بەرامبەرەکەت ڕاکێشی. بەرامبەرەکەت هەستکا کە تۆ بوونت هەیە. لە کۆڕ و مەجلیسا زۆر جار خۆمان ئەنوێنین بۆ ئەوەی بڵێ من هەم، بۆی بەرامبەرەکەت گرنگیت پێ بات. بۆی عەزیزاکەم، عەزیزانی خۆم، بۆ ئەوەی چێژ لە ژیان ببینی تکایە گرنگی بە بەرامبەرەکەت بە. باوکێ بە ماندووبوون ئەگەڕێتەوە بۆ ماڵ، خاوەنی 4 مناڵە بۆ نمونە، کاتێ دێتەوە بە دەنگی بەرز سەلامێکەکات. مناڵی خەریکی ئایپادە، یەکێ خەریکی نووسینە، یەکێ خەریکی سەیری تەلەڤیزۆنە، یەکێ خەریکی نان خواردنە. 3 مناڵیان باوکەکە ئیهمالەکەن، هەر سەیری باوکیشیان ناکەن. بەڵام یەکێ لە کوڕەکان خێرا پەراماری باوکێدا، واز لە ئایپادەکە هێنێ، باوە گیان بەخێر بیتەوە، باوکی لە ئامێزەگرێت، باوکشی ئەم مناڵە کاتە باوش و دوو ماچیەکات. طبعاً ئەم کوڕە لە لای باوکی خۆشەویستە بێت، چونکە ئەم کوڕە گرنگی داوە بە باوکی، بە هاتنەوەی باوکی. بۆی عەزیزانی خۆم، زۆر گرنگە ئێمە گرنگی بە بەرامبەرەکەمان بین. ئەگەر بۆ بەرامبەریشت نییە بۆ خۆت، بۆ ئەوەی تام و چێژ لە ژیان ببینی عەزیزەکەم. ئەوە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فێرمانی کردووە. ئەوەندە گرنگی ئەدا لە ماڵەوە بە هاوسەرەکانی، تەنانەت عایشە سەلامی خوای لێ بێت، ڕەزای خوای لێ بێ، ئەفەرمێ کانە فی میهلەتی ئەهلیه، بەخوا لە ماڵەوە ئێمە چیمان کردا ئەویش ئەوەیە کرد، تەواو گرنگی بە ژیانی ئێمادا. لەگەڵ ڕەفیقەکانیە دەسی معادی کوڕی جەبەل ئەگرێت: یا معاذ والله إني لأحبك. ئەی معاذ بەخوا من تۆم زۆر خۆشەوێ. ئەو گرنگی پێدانە کە عەزیزەکەم. کاتێک ئافرەتێ لە دەرگا ئەدا، خاتو عایشە دەرگا ئەکاتەوە سەیرەکات، پیرێژنێکە. ئەم پیرێژنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیستیقبالی جوانێکە، عاباکەی خۆی بۆ داخست لەسەر ئەو ئەرزە لەسەری داینیشان. کۆمەڵی قسەی خۆشی بۆ کرد کە ڕۆی یعنی عایشە زۆر عەجیبی لێ هات، وتی ئەمە بوونە گرنگیت دا بەم ئافرەتە. ئەوە چی بوو؟ فەرمووی کانت تەئتینا زەمەنە خەدیجە. ئەم ئافرەتە ڕەفیقی خەدیجە بوو، وەختی خۆی ئەهاو بۆ ماڵمان. ئەو گرنگی پێدانە کە عەزیزەکەم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی بەرامبەرەکەی ناڕەنجان، اهتیمامی بە دەوروبەرەکەی ئەدا، بۆ ئەوەی تام و چێژ لە ژیان ببینی عەزیزەکەم پێویستە دەوروبەرەکەی خۆت خۆش بوێت، گرنگیەکی تەواوی پێبیت. ئەگە خەڵک ئیهمالکەیت، ئیهمال ئەکرێت، دوایی گلەیی لە کەس نەکەی. زۆر جار ئەڵێن فڵان کەس نەخۆش کەوت، کەس نەچوو بۆ لای، ئەزانن بۆ لەبەرەوە ئەم کەسە گرنگی بە هیچ کەسێک نادا، بە خۆشی ناخۆشی خەڵکان ناچوو. بۆیە زۆر گرنگی بە بەرامبەرەکەت بیت بۆ ئەوەی چێژێکی تەواو لە ژیان ببینیت.